شیرین خان با لە جەناوتەوە دەست پێ بکەین. وڵی دکتۆریان من و ئەم کچەم هاتوونەتە لا تا ئەم کێشەیەمان بۆ چارەسەرکەی بەڕاستی ئەم کچی من لەگەڵ کەسا ڕێ ناکەوێت دڵی هەموو هاوڕەکانی لە خۆی عازز کردووە بەردەوام بە تەنیایە لە ماڵەوە یعنی وای لێ هاتووە یعنی خۆشی لەو وەزع بێزارە و بەردەوام ئەگری لە ماڵەوە دەسەکا بەگریان. بۆچی زاداخان بۆ کچی من بێت دکتۆر من نازانم بۆچی کەس حەز بە هاوڕێیەتیم ناکەن ئەوان بە منەڵێن تۆ بەخیلی و حەسوودی بە ئێمە ئەبەی بەڵام وانە بە پێچەوانەوە ئەوان حەسوودی بن حەز ناکەن من هیچم هەبێ و بەردەوام دوعام لێکەم ئیتر نازانم من چیان لێ بکەم. کچەکەم کەی وایە وەڵی ئەوان تۆیان زۆر خۆشەوێ دکتۆریان ئەم لەگەڵ کچەکانی تریشم لەگەڵ خوشکەکانیشیان خراپە یعنی لەگەڵ ئەوانیشا وەرە تۆ لەگەڵ خوشکی خۆش تا ڕێ نەکەوی لەگەڵ کچە پول لەگەڵ کچە مام لەگەڵ دراوسەکانە یعنی نازانم یعنی قابلە ئەم هەمووی خراپن و بەستۆ باش بیت. لێ یەکێ نییە و دوو نییە کچی من نعفو بۆ ڕوونکەمەوە ئینسان ئەگەر بێت و لەگەڵ کۆمەڵی خەڵکە قساکە ئەگەر یەکێ دوانیان سیانیان کێشەی هەبێ لەگەڵ یا لەوانەیە تێنەگەیشتنە بۆ چوونی جیاوازە بەڵام خوشکێکێ دوانێ سیانێ کچەپورێکێ دوانی دراوسەیەکێ هاوڕەکانە معقولە هەر هەمیان ڕقیان لە تۆ بێ معقولە هەر هەمیان هەڵە بن تەنیا خۆت ڕازبی ینی هەست ناکەی کێشەکە لای تۆیە. بڵێ ئەخ تۆ ئاگاد لێ نییە لای لە بەرچاوی ئێوە باشن بەڵام کە ئێوە لێ نەبن هەزار قسەم پێ ئەڵێن ئێوە هەموو بەس ئەوانتان خۆشەوێ منتان خۆش ناوێ اینجا پێم ئەڵێن هەر تۆ حەسوودی و بەخیلی بە ئێمە بیت تێ منیش نازانم وڵی بەس واژ نییە ئەمەوەست دایکە ئاگای لێ نییەکە خوشکەکانە چیەکەن بەرامبەرێ ینی دایکە ئاگای لە وەزە نییە. وڵی دکتۆریان وانە من ئاگام لیانە یعنی وەرە خوشکێکی ئەگەر پارچەیە قوماش بکڕێیان نمرەیەکی بەرز بێنێ ئەوان دڵیان خۆشە بەیەکەوانێ کەچی ئەم لێرەوانێ ئەچێ شتێک دروستەکە بەس دەبەرەوەی ناخۆشیێک بخاتە بینەوە و یعنی کێشەکە گەورە کات و ئەو خۆشییان لێ تێک بات. یعنی ئەگەر خوشکێکی با بڵێن کەسێکی نزیکتان شتێک کات ئەم پێی ناخۆشە بۆ هەموو کەسێ باوەڕەکەی بۆ هەموو کەس پێی ناخۆشە بوو خۆم بەشی تۆ ناخۆن کچی من بۆچی وڵا ئەوان لەگە من خراپن هەستەکەم ئەم زیاتر ئەوانی خۆشەوێ هیچ منی خۆش نایە هەر باسی ئەوانەکە دوعای هەر باسی ئەوانەکات و ئەی باسی ئەوان ناکات کات چەند لەگەڵ منە خراپن.